لە سی نیساندا نوێنەرایەتی نەتەوەیە گرتوەکان لە عێراق یۆنامی مەترسی خۆی لە ئامێری ئەلێکترۆنی خێراکردنی جیاکردنەوە و ئەژمارکردنی دەنگەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران نیشانداوە. بە پێی نووسراوێک کە واژۆی سەرۆکی تیمی یۆنامی تایبەت بە پشتیوانی هەڵبژاردنەکانی لەسرە، تاو بەروارەش یۆنامی ترسی لە بەرنامەی ڕێکخستنی ئەنجامەکان و ڕێو شوێنەکانی وردبینی ئامێرە ئەلێکترۆنیەکەی دەنگدان هەبووە. نووسراوەکەی یۆنامی ئاراستەی عەبەد حەنتوش سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کراوە دەریخستووە کە یۆنامی هیچ زانیاریەکی لەبارەی سیستەمە بەکارهاتوەکانی EMS و ESS و EDIS تایبەت بە هەڵبژاردنەکە لا نییە کە لەلایەن کۆمپانیای میرۆوە دروستکراوە. یۆنامی بە کۆمیسیۆنی ڕاگەاندووە بە پێی ئەزموونەکانی ئەوان کۆمپانیای میرۆ ئامادەنیە بە بوونی تیمەکانی یۆنامی گفتوگۆی بابەتە هونەریەکانی سیستەما ئەلێکترۆنیەکە بکە. ئەمەش ترسی یۆنامی لە ڕازگۆیی و گومانباشی کۆمپانیاکە زیاتر کردووە. لەسەر ئاستی لایەنەکانیش کوتلەی داوای ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کرد لەژێر چاودێری بریکارەکانی لایەنەکان و ڕێکخراوە نێوخۆیی و نێودوڵەتیەکان پرۆسەی ئەژمارکردنەوەی دەنگەکان بەدەست ئەنجام بداتەوە. خەلەف عەبدوسەمەد لە لێدوانێکیدا بۆ ئاژانسی هەواڵی عێراق وا ڕایگەیاند ئەو ئامێرەی بۆ خێراکردنی ڕاگەاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن بەکارهێنراوە جێی متمانە نییە و بای ئەوەندە گرنتی نادا کە دەستوەردانی تێدا نەکرێ. لای خۆشەوە فەرەح سەڕاج ئەندامی لیژنەی یاسایی ئەنجومەنی نوێنەران داوای کرد دانیشتنێکی نائاسایی ئەنجومەن بەڕێوە بچێ و تیایدا گفتوگۆ لەسەر پێشێلکاریەکانی هەڵبژاردن بە هەردوو لایەنی ئیداری و تەکنیکیەوە بکرێت. فەرەح وتوێتی پێشێلکاریە زۆر و زەوەندەکانی پرۆسەی هەڵبژاردن و هەڵە تەکنیکیەکان بای ئەوەن داوا بکەین لە نێو پەرلەماندا گفتوگۆی ئەو بابەتە بکرێت و پاساوێکی یاساییش بدۆزینەوە تا لەو شوێنانەی پێشێلکاری و هەڵە ڕووی داوە دەنگەکان بەدەست ئەژمار بکرێنەوە. عەباس موسەوی وتەبێژی هاوپەیمانی دەوڵەتی یاساش لە ڕاگەندراوەکدا داوای کرد لە سەدا پێنجی دەنگەکان لە تەواوی پارێزگاکاندا بەدەستی ئەژمار بکرێنەوە. موسەوی وتیشی پێویستە بەرلەوەی بچێنە نێو دانوستانی پێکەنانی حکوومەتی نوێ ئەو ئاریشە و پێشێلکارانەی لە هەڵبژاردندا هەبوون چارەسەر بکرێن. با پێچەوانەوە گومان و تانە لە سەرتەوای پرۆسەی سیاسی دروست دەبێت. نەک هەر ئەوەندە هاوپەیمانی ئابوورونیش کە قاسم فەهداوی وەزیری کارەبا سەرۆکاتی دەکا بە هەمان شێوە داوای بەدەست ئەژمارکردنەوەی دەنگەکان دەکات و پاساوی ئەو داوایش بۆ بوونی ساختەکاریەکی بەرفراوان لە پرۆسەکەدا دەجێڕێتەوە. ژنە پەرلەمانتاری پارێزگای ئەنباریش لەیق وەردی ئاشکرای دەکا کە هەمووان تێبینی بێسەروبەری ئیداری و تەکنیکی کۆمیسیۆنیان لە هەڵبژاردنە گشتەکەی ڕۆژی 12 یاردا کرد کە تیایدا پێشێلکاری و هەڵەی تەکنیکی گەورە لە ئامێری ئەلێکترۆنی پرۆسەکەدا ڕوویدا.